دەچینە لای یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان. ئەمڕۆ یادی ڕزگارکردنی سلێمانیە لە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان لە ساڵی 1991 32 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەو ڕاپەڕینە گەورەیەدا وەستانەوەی خەڵک دژ بە زوڵم و ستەمی بەعز و دەرنانی بەعز لە شار و شارۆچکەکانی کوردستان. بێگومان ڕزگارکردنی سلێمانی زۆر گرنگ بوو بەوەی کە ورەیەکی زۆر بۆ خەڵک گەڕایەوە بۆی شار و شارۆچکەکانی تریش ڕزگار بکرێەوە بکرێ بە ڕاپەڕین و ڕزگارکردنی سەرتاسەری شار و شارۆچکەکان. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگارە زەحمەت کە پێشمەرگەی دێرینێن کە مەندامی سەنگەرن ئێستا لە لامان ئامادێ. کاگەرە سڵاو لێبێ زۆر بەخێر بێ. سڵاو لە کاکەڕانکۆ و بەرنامەکەتان و کارمەندان و بەڕێوەبەری کورسات زۆر زۆر بەخێر بێ. سەرچاو پیرۆزبایە یادت لێ یەکەین پێمان بڵێ یادەوەریەکانی ڕاپەڕین ئێستا کە بیر لە ڕۆژانی ڕاپەڕینەکەیتەوە چیت بە یادیە پەیامە چییە بۆ ئەو ڕۆژە؟ بەڵێ سڵاو لەم ڕۆژە لە کە 32 ساڵی ڕۆژی ڕاپەڕینی شاری هەڵمەت و قوربانیش شاری کوردایەتی و مردایەتی ئەو شارەی کە هەمیشە سەری نەوی نەکردو بۆ دوژمنەکانی دیارە من خۆشحاڵم کە ئەمڕۆ یاد یەکەمەوە لەگەڵ ئێوەی بەڕێز و لێرەوە سڵاوە نێرم بۆ سەرجەم بینەران و خەڵکی شاری سلێمانی و تاوی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدانی کوردستان و بەتایبەتی شەهیدانی ڕاپەڕینی شاری سلێمانی حوتی سێ سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنم. سڵاو لە کەسوکارەکانیان خوشک و برا و دایک و باوکیان. ئێمە نەمانتوانێت هیچ شتێکیان بۆ بکەین ئەلێرە شۆکە ئێمە دانیشتین ئەمڕۆ یادەوەریەکانە گەڕینەوە بەڕاستی نامانوێت بینە پاڵەوان بەس ئەوەی مێژوویەکی ئەم یادەمەزنەیە چ بەشدارێکی کەممان هەبێ هەر چۆنێک بێت بۆ ئەوەی مێژووی خەبات و تێکۆشانی ئەم شارە و شاری کوردایەتی و سلێمانی ون نەبێ. دیارە ئەوەی سەرەتا من ئەمە بڵێم پەنگ خواردووی ڕق و زەبر و زەنگی حزبی بەعز وەهای کرد کە کۆمەڵانی خەڵک بە ناچاری دەست بەرێ بۆ قۆناغێکی تری شۆڕش ئەویش ڕاپەڕین بوو شێوازێکی تازە بوو لە خەبات و تێکۆشانی میلەتەکەمان خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لە سەرەتای نەوەتەوە ئامادەکاری بۆ کرابوو وە بۆ سەرەتایی نەوە دیارە بە هەوڵ و هیمەتی جەنابی مام جەلال سڵاو و ڕەحمەتی لێبێ ئەو سەرکردەی کە هەمیشە هەمومان وەکو سەرۆەتی گەورە زەکاوەت و ڕابەرایەتی ئەو بۆ ئێمە ماوەتەوە بە زیرەکی و لێوەشاوی ئەو کە ئەیزانی چ ڕووداوەکان چوەن ڕوو ئەدات ئەو بوو سەرکێشەکانی سەدام و حزبی بەعز لە ناوچەکە نیگەرانی نێودەوڵەتی دروست کرد بوو پەلاماری کوێتیدا بوو. دیارە دوای ئەوەش حربی عێراق و ئێران تازە کۆتایی هاتوو ئەو هێزەی کە کۆی کردبووە و کێشەی بۆ دروستە بوو هات پەلاماری کوردستانی پێدا جینۆسایدی میلەتەکەمانی پێکرد چیما بارانی کرد و تەجهیر و تەبعیس و ئەوانەی بە کاملی کرد لەبەر ئەوە میلەتەکەمانی ناچار کرد کە پانابەرێ بۆ ئەو خەباتە بۆ ڕامەڵینی حزبی بەعز کە فرسەتێکی باش بوو ئەوە بوو لە بەرەبەیانی و ئامادەکاریی ورد کرابوو لە دەنگی گەلی کوردستانەوە ئەو وەختە و بەڕابەرایەتی سەرکردایەتێکی لێوەشاوە و من نامەوێت ناوی لە شخصی یەکەمەوە تا خوار و کەس بێنم و ئەوانەشی سەرپەرشتی شاری سلێمانیانە کرد و ڕێخستنەکانی شار پەیوەندیان دیارە بە شانە چەگارەکانی شاڵا و بروسکە کرد بوو پێشمەرگە دێرینەکان و کەمەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسیەکانیوانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوون هەموو خۆیان ڕێخست بوون بە تایبەتی ئەو پێشمەرگانەی کە بە ناچاری لە ئەنفالا گەڕابوونەوە ئەوانەی دڵسۆز بوون ئەوانەی کە ڕۆژان لە میلەتەکاندا نەبراون پەیوەندیان پێوە کرابوون ڕێکخرابوون لە شانەی چەکگارە یاخود لە شانەیەکا بوو ئەوەی کار و فرمانی خۆی جێبەجێ بکرا. باشە پیاگاراس ڕاپەڕین
کرا ڕەنگە وردەکاری گێڕانەوەی ڕۆژانی ڕاپەڕین ئەو بابەتی بەرنمەیەکی تایبەتی مێژووی بێ یان بابەتی کتێب و لێکۆڵینەوەی ورد بێ. لەم ڕێمانەیە قسە لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین کەین. ڕاپەڕین توانی ئامانجەکانی خۆی بپێکێ؟ بەڕای من هەندێک لە ئامانجەکانی پێکاوە بەڵام زۆریشی ماوە. ئەویش باوردەکاری نەکەین، ئەویش ئەوەیە ئەڵێم بۆیە شۆڕشمان کرد، بۆیە خەباتمان کرد کە ئەو قۆناغی خەباتە ڕاپەڕین بوو، ئەو قۆناغە گرنگ و هەستیارە بوو و ئەوە بوو کە ئێمە بگەینە ئەو پەڕی ئامانجە دوورەکانمان کە دەوڵەتی هەربەخۆی کوردستانە، بەڵام بەداخەوە زۆربەی ئاواتەکانی ڕاپەڕین نەهاتە دی و خزمەتی کەسوکاری سەربەسی شەیدان کە یەکەم لایەنی مزەحی ئەو خەبات تێکۆشانەیە تێکۆشەرەکانی نەگەشتۆتە ئامانجی تەواوەتی. باشە چی بکەین؟ ئێمە بۆی کە دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەی کە هەبوو بەدی هاتووە بیپارێزین و ئامانجە بەدی نهاتوەکانیش بەدی بێنین. دیارە میلەتی کورد تەسحیکی زۆری داوە، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی پرۆفیشناڵی سەرکەوتووی تازە و تازەگەری بوو هاتە ئاراوە کە زۆر لە قۆناغەکانی ژیانی کۆمەلگای خۆمان بگۆڕێ بە ئاقارێکی ئەوتوا کە نمونەیەکی کوردستانێکی جوان وڵاتێکی جوان دروستکە، نمونەیەکی جوان لە ناوچەکە بۆ ئەوەی بەڕاستی نیشانەیەکی جوانی دیموکراسی لە ناوچەکە پیشان بدات. ئەویش ئەوەیە ئێمە ئەو حکومەتەی ئێستا هەمانە بە هەمومان کە بەشدارین تیا و پشتی شێری بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە و لە خەباتەکەیە، بەڵام ئێستا بەڕاستی بەشدار نییە، ئێستا شەریک نییە، شێوازێک بە شێوەیەکی کەم بەشداری پێکراوە. ئێمە بۆیە ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری بکات، چونکە بەرنامێکی جوانی هەیە بۆ پێشخستنی ئەو حکومەتە و بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە ئەم حکومەتەی ئێستای هەمانە حەقە هەموو لایەک دەستخەنە ناو دەست یەک ئاشتبوونەوەیکی گشتی بکەن لەگەڵ کۆمەڵانی خەڵکیان تۆرانووە بە حکمی ئەوەی خزمەتیان نەکردووە، خزمەتیان بە حەجمی تەسحیەکە و شەهیدەکان و خەبات و تێکۆشان و ماندووبنی خەڵکی کوردستان نەکردووە. باشە کاگەرەس چی یادەوەریەکی ڕۆژانی ڕاپەڕین لە بیر و زێنی تۆیان ماوەتەوە، یعنی هەمیشە جارجارێکە مرۆڤەگەڕێتەوە بۆ ڕۆژانە لەیە تا مابێتەوە؟ وڵاهی دیارە ئێمە کەسی معنەوی بووین، پێکۆشەری دێرین بووین، هەموو ڕۆژێ معارض بووین بۆ ئەوەی کە پەلامار بدرێین و دەستنیشان بکرین، چونکە ئێمە دانەبڕاو بین لە حیزبەکەمان لە شۆڕشەکەمان. ئەویش ئەوە بوو هەمیشە گوێمان بۆ ڕادیۆکەی گەلی کوردستانە گرت و جۆشدان و خەبات و خڕۆشانی خەڵک بەردەوام بوو. ئەویش لە کاتی ڕاپەڕینە ئێمە بەشداریەکی بچووکمان هەبوو لە حوتی سێ دیارە ئێمە پێشتر لەگەڵ کۆمەڵی هاوڕێ و تێکۆشەری دێرین و کەسوکاری شەید یەک لەوانە من ئەمەوێ ناوی بەرم کاکە عەلی خاڵە مارفی برای شەید حەمە ئازاد لەگەڵ کاک حەسەنی برای دۆستایەتی و خزمایەتیمان هەیە لەگەڵ کاک وەهابە خڕا کە پێشمەرگەی دێرینە ئەو یەکێک بۆ لە سەرپەرشتیار یانی ئەو سنوورەی ئێمە لە دەستارڕەکەوە کە پێشتر سەردانمان کردووە چەند ڕۆژێ پێشتر و تەماسمان هەبوو لەگەڵ یەکە ئامادەکاری ئەکرا و ئێمە ئاگادار کراین و ئامادەکاریش هەم لە سنووری دەستارڕەکە ئەو ساشیوێ بوو لەو سنوورە سەردانە پۆشراو بوو تایە و ئەوانەی لێ بوو تایشت کۆکرا بووە و بە هەندێک خەڵک بۆ ئەوەی بۆ حوتی سێ بەیانەکەی شەشونی بۆ حەوت ئامادە بین لەوێ بۆی ئاگری بکەینەوە. ئەو بوو ئەوانە دەوری خۆیان بینی و ئێمە من بەیانەکەی هاتمە ئەوێ دیارە کۆمەڵی هاوڕێم بینی لەوانەیە نەتوانم ناوی هەر هەمویان بێرم داوای لێبوردنەکەم کاک وەهابە خڕەم بینی لەوێ لەگەڵ دڵسۆزخانی خێزانی لەگەڵ شێخ عومار لەگەڵ شێخ کەریم و دڵشاد کوێستانی هاوڕێی پێشمەرگایەتیمە ئەو لەوێ بوو کاک ئازادە ڕەش ئەو هەر پێشمەرگە هاوڕێی دێرینمە و کاک ڕەحمان دەرەویانی و کۆمەڵێتر لە تێکۆشەرانی دێرین بەڕاستی لەوان نەتوانم بیرم نەبێ ناوی هەمویان بێنم ئەمانە لەوێ خڕۆشا بوو دیارە دەستارەکە لە چوارڕیانی بۆ سەرشەقام
بۆ جوولەکان بۆ خانەقا لەوێ بۆ باش شەقلەتیف و سەیوان و گەڕەکەکانی تر سنتەر بوو لەوێ کۆب بووینەوە بەیانی کە لەوێ ئەبێ سیارەمان ڕاگرت دیارە ئەو بوو کاگوها بوو ئەوان پێم وایە پاسێکیان ڕاگرت جێی شعبیەکی تا وچەی جێی شعبەکان چەک کرد و کلاشکۆفی پێ بوو هێنایان و خەڵک و ڕوژا و دیارە پیاوەکانی ڕژێمیش لە مەقڕێکیان هەبوو لە سەرکاریەز لێەوە هاتبوون من خۆم بینی من شان بشانێوان هاتمە خوارێ چوونە مرکزەکەی سەرشەقام لە سەرکاریەز لەوێ شخوان پێنەگیرا پێڵێن بینایەکی شێخ جەلالی ئاشەوان هەیە بینایەکی چەند قاتیە چوونە سەر ئەوێ بەرامبەر ڕێکی دەستارەکە بۆ خوارەوە لە ڕێکی شەید ئاسۆی دەلاک بۆ خوارەوە لەوێ جێگیر بوون ئیتر لە خواری شەو تافکێشان ئاگرکردنەوە من بۆ خۆم چوومە ماڵێک نەوتم هێنا ماڵی تێکۆشەرێکی دێرین و زیندانی سیاسی کوڕەکەی لە سجن بوو دۆستمان بوون ماڵی کاکتاریق زیندانی سیاسی و کاکتاریقی کاغەفور چوم لێ نەوتم هێنا کردمان بە تایە ئەگرمان کردەوە دیارە تەقە دروست بوو کە تەقە دروست بوو ئەو پیاوەکان ڕژێم لێەوە ئاربیجیان نا بە خەڵکەکەەوە بەرماڵی مام اسماعیل کەوت لەوێ دیارە ئەوەی من لە زەهن و بۆ چوونمە بیرم ما بێ شەید دڵشاد کەمالی برای شێخ جەلالی ئاشەوان شەید دڵشاد گەنجێکی تازە پێگەیشت و پێم وایە مواڵدی هەفتا و چوار وابزانم لەو وەختا ئەو بەرکەوت لە پەڕی ناوا بوو پێم وایە ئەوە یەکەم شەیدە ئەگەر هەڵە من لەولاتر لەوانێ ئەگەدار نەم ئۆستوریە من خۆم کە خۆم لێ بووم بەڵێ وا شەید بەکری قەسابی شەید بوو ئەویش خەڵکی حاجیاوا بوو لەبەر ئەوە ئێمە حەماسێکی وامان هەبوو بەڕاستی لەوانەیە ئێستا نەتوانم بڵێم کێوکێم بینی و لەوانەیە سەری دەموچاوی کەسم کردبێ نەیناسمەوە زۆر بەمان دەموچاومان پێچا بوو حەماسێکی لە بوو تافکێشان و کا خالی مەلا عەلی ئەوی شەید بوو لە ڕاپەڕینی دووەم بەداخەوە ئەویشێکی بوولوانە و تافێک کێشا و خەڵکی سلێمانی خەڵکی گەڕەکەکان وەرنەدرەوە دوجار لە مزگەوتەکانەوە هاوارەکرا کاگەراس لەشتان ساغ بێ ماندوو نەبن هەر بمێنن زۆر بەخێر بێ سەر چاو خۆشحاڵ بین کە لەگەڵمان بووی بەڕێزی زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس کاکەران بەخێراتی سەر چاو